بەڵێ سڵاوتان لێ بێت کاک دانیال لە نیاخان جەژنتان پیرۆز بێت هەموو ڕۆژێکان هەر لە جەژن و خۆشیدا بێت لە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز دەستگای خێرخوازی بەخشین لە شاری هەولێر هەساو بە ئەنجامدانی سونەتی قوربانی ئەو ئاژەڵا گەورانەی کەوا لە پشتی منەوەن ئەو ئاژەڵانن کەوا دەستگای خێرخوازی بەخشین کردوونیەتە قوربانی و بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت و بێباوکان دابەشی دەکەن هەڵبەتە ئەوانە لەلایەن کەسانێکە خواپێداو بوونە ئامادەکراوە بۆی کە بکرێن بە قوربانی. من دەمهەوێت لەبارەی ئامارەکان لەبارەی داتاکان دەستگای خێرخوازی بەخشین هەم لە هەرێمی کوردستان و هەمیش لە غەزە کە لە ڕابردوودا ئاماژە بۆ کرابوو دەستگای خێرخوازی بەخشین قوربانی ئەنجام داد بۆ غەزەش. من دەمەوێت گفتگوی زیاتر لەگەڵ کاک موسعەب بکەم بەڕێوەبەری ئۆفیسی دەستگای خێرخوازی بەخشین. کاک موسعەب سڵاو لێبێت، جەژنیشتان پیرۆز بێت. بارشکە ئینشاءالله خواگەر تاجم لا قبول کە ئینشاءالله. کاک موسعەب سەبارەت بە ئامار و داتاکانی دەستگای خێرخوازی بەخشین چین لە ڕۆژانی جەژن و ئێوە چەند سەر ئاژەڵتان کردووە بە قوربانی هەم لە هەرێم هەمیش لە غەزە؟ بەنای خۆی گەورم هیرەبان سەرەتا جەژنە پیرۆزە لە تەواوی ستافی کارمەندانی پێیان دەکەمەوە و جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی کوردستان و جیهان دەکەم. داواکارم لە خۆی پەروەردگار ڕۆژی عەرەفە لە ئەوانەی کە بە ڕۆژ و خۆی گەوریان قبول کات و حەجەکانمان قبول بکەن ئینشاءالله. دەستگای خێرخوازی بەخشین لەژێر دروشمی فەسەلی لڕەبیکە وەنحەر دیارە هەموو ساڵێک پرۆژەی سونەتی قوربانی ئەنجام دەدات و ئەم ساڵیش دیارە دەستگای خێرخوازی بەخشین ئەم پرۆژەیە کە ئەنجام دەدات دیارە لە هەولێر و سلێمانی و لە تەواوی نووسینگەکانی هەرێمی کوردستان ئەم پرۆژە بەڕێوە دەچێت. دیارە ئێمە پرۆژەکەمان کردووە بە دوو بەش، بەشێکیان لەنێو هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەچێت و قوربانەکان ئەنجام دەدرێت و پاشانیش و دابەش دەکرێت بەسەر خەڵکی هەژار و نەدار و هەروە بێباوکان. و دیارە بەشێکی تری پرۆژەکەمان لە هەردوو وڵاتی هیندستان و لە وڵاتی مسر ئەو دوو پرۆژەیە بەڕێوە دەچێت و لەوێشەوە بەرەو کەرتی غەزە گۆشتەکە دەگوازرێتەوە بە بەڕادی سەرکەرەوە و لەوێندەش دابەش دەکرێت بەسەر خەڵکە ئاوارەبوونەکەی نێو غەزە. دیارە ئەو ئامارێکی ئێستا لە بەردەستمدایە تەنها باز لە ئۆفیسی هەولێر دەکەم. دیارە ئۆفیسی هەولێر سوپاس بۆ خۆی گەورە 36 ڕەشە وڵاغی تەنها برن ڕەشە وڵاغی بۆ هاتووە و 42 لە کاوڕ و بەران و مەڕ بۆ هاتووە و لەو 36 ڕەشە وڵاغی دیارە 18 ڕەشە وڵاغیان لەسەر خواستی مسلمانان ئەوانەی کە بەشداری قوربانیان کردووە. دیارە ئێمە بەرەو کەرتی غەزەمان بەڕێ کردووە و 18 ڕەشە وڵاغیش وە لە ئێستادەوە خەریکی کوشتنەوەیەوە بەشێکی وە کوژراوەتەوە و کەلوپەل دەکرێت و پاشانەکەش دابەش دەکرێتن. بۆیە من بەڕاستی دەمەوێت لێرەشەوە سوپاسی تەواوی ئەو خێرخوازانە بکەم کە قوربانیەکانیان گەیاندە دەستگای خێرخوازی بەخشین و دەستگای خێرخوازی بەخشین لە کوشتارگەی هەولێر و لە کوشتارگەی سلێمانی دیارەوە پرۆژەکان بەڕێوە دەچێت لەژێر چاودێری ڤێتێنەر و هەروەها سوپاسی هەردوو کوشتارگەش دەکەین بە تایبەتیش کوشتارگەی هەولێر و سلێمانی کە بەڕاستی هاوکارمان بوون لە دامیکردنی بەڕادی سارکەرەوە بۆ گواستنەوەی گۆشتەکان و هەروەها دامیکردنی سارکەرەوە ژوورەکان کە کارەکان لێ ئەنجام دەدرێت و سوپاسی خێرخوازان دەکەین کە ئەم ساڵی وەکو ساڵەکانی ڕابردوو لەگەڵ ئێمە بەردەوام بوون بۆی بتوانین ئەم پرۆژە بەڕێوە بچێت. سەبارەت بە دوای ینی ئامادەکردنی گۆشتەکە بەسەر چێ دابەشی دەکەن لەکوێ دابەشی دەکەن ئەم گۆشتە و ئێوە هیچ شوێنێکان دیاری دیارە ئێمە کۆمەڵێک تیممان بەڕاستی دیاری کردووە لەنێو شاری هەولێر و هەروەها لە دەوروبەری هەولێریش گەڕەکانی دەوروبەر ئەوە دابەش دەکرێتن و بەشێکی زۆرشی بەڕاستی بۆ خانەوادەی بێباوکان بە تایبەتی ئەو بێباوکانی کە موچەی ماگانێن هەیە لە دەستگای خێرخوازی بەخشین و ئێستا ئێمە سەرقاڵی پەیوەندیکردنی کە ئەمڕۆکە کاتژمێر دەی بەیانی ئێمە گۆشتەکان ئامادە دەکەین و دابەشی دەکەین بەسەر منداڵانی بێباوک و هەژاران و گەڕەکان شینەکان. سپاسان دەکەم. زۆر سپاس دەکەم، دەستان خۆش بێت. هەڵبەتە 42 سەر ئاژەڵی بچووک ئەوەی کە سەر بردراون لە ژوورەوەن ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بچینە ژوورەوە لە ژوورەوە گۆشتەکان ئامادەکراون لە علاگەی تایبەت بە دەستگای خێرخوازی بەخشین کراون و لە ئێستادا ئەو سەر ئاژەڵانەی کە ماون سەر ئاژەڵی گەورن یاخود ڕەشە وڵاغن ئەم سەر ئاژەڵانە تاوەکو ئێستا تێکەڵ نەکراون لەبەرەوەی دەبێت ئاژەڵی بچووک بەجیا لە علاگە و زەرف بکرێ و ئاژەڵی گەورە بە هەمان شێوە لە زەرف و علاگەیەکی زیاد بکرێت و لە ئێستادا ئەوە ئامادەکاری دەکەن بۆی کە ئاژەڵە بچووکەکان تەواو بێت وەکو ئەوەی کە دەبینرێت هەموو لە زەرف یاخود لە علاگە ئامادەکراوە ئەو زەرفانە دەبدرێنە نێو بەڕادی ساردکەرەوە و لەوێشەوە بۆ ماڵە هەژار و گەڕەکە هەژار نشینەکان دەگوازرێتەوە. من پێم خۆشە بەشێک لە ستاف و تیمی خۆبەخشی لە دەستگای خێرخوازی بەخشین وەربگرم
سڵاو لێبێت کاک سەید زۆر سپاس دەکەم ئێوە ساڵانە بە خۆبەخشی دێن بۆ ئێرە بۆی هاوکاری دەستگای بەخشی بکەن ئێوە چ پەیامێکتان هەیە وادتان هەیە چی بگەین لە ڕێی بەشداری کردنتان بەشدار لە پرۆژێ قوربانی والله دستان خوش بخير بين والله ما حد خو بخشي دي همومان جماعتي خو بخشينا او بيام زمان نبي بغيني اقرب ببارج صلاه مع النبي يعني وش قلت امكانيات نبيتن بخو بخشي بين يعني متي دزغا بخشم دينو زۆر باشە ئێوە ئەوەی کە ئیشکارەکانتان چۆن دەڕوات ئێستا ئاژەڵ بچووکەکانتان تاوا کردووە لە علاگە ئاژەڵ ما تاوا کردووە ئاژەڵ گەورەکان ماوە ڕەشە وڵاقەوانە لە کاتژمێر چەندە دەستان پێ کردووە کاک لە کاتژمێر نزیکەی 5 دەستان خۆش بێت سەرکەوتوو بن موفق بن لە ئاژەڵە گەورەکان ئەوەی کە هەیە من پێم خۆشە مامۆستا ئەحمەد ژوەر بگرم هەڵبەتە هەموو ئەو تیمانەی کەوا لێرن تیمی خۆبەخشی دەستگای خێرخوازی بەخشینن تیمە خێرخوازیەکان کۆمەڵی کەسی یعنی خۆبەخشیان لەگەڵدا بۆی کە ئیش و کارەکانیان بۆ ڕایی بکەن ئەوەی کە ینی وەکو داتا و ئامار لەبەردەست بێت دەستگای خێرخوازی بەخشین بەشێشی زۆر لەو ئاژەڵانی سەر بڕیوە یاخود دەتوانم بڵێم لە ئێستادا هەموو ئاژەڵەکانی سەر بڕیوە تەنها چەند کاتژمێرێکی کەم ماوە بۆی کە گۆشتەکانیان لە زەرف بکرێ و بگەیەندرێتە ماڵە فەقیر و هەژارەکان مامۆستای بەڕێز سڵاو لێبێت ئەگەر بێتە ئێرە ئێوە وەکو دەستگای ستافی دەستگای خێرخوازی بەخشین تاوەکو کەی دەتوان ینی قوربانی هاوڵاتیان وەربگرم ئایا ئەگەر کەسێک لە چوارەم ڕۆژی جەژن نیەتی هەبێت قوربانیەکە بکە ئێوە دەتوانن لەڕێ ئێوە قوربانیەکەی بکات بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا جەژنی قوربانی پیرۆز لە هەموو مسلمانان مبارەک بێت دیارە دەستگای خێرخوازی بەخشین بە تایبەتی ئۆفیسی هەولێر دەمێک پێش هاتنی جەژنی قوربان خۆمان ئامادە کرد وە کۆبوونەوەی تایبەتمان لەبۆ کرد چۆن ئێمە پێشوازی لە خێرخوازان بکەین ئەوانەی کەوا بەنیازن قوربانی بکەن لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە ئێمە پشکەکانمان دیاری کرد بۆ نمونە مەڕ چ پشکێکەواتە چەندی تەکلیف دەکات بزن چۆنە بەران چۆنە و هەروها ڕەشە وڵاغ و ئاژەڵی گەورە پرسیارەکەی جەنابیشت ئێمە دەتوانین هەتاوەکو چوارەم ڕۆژی جەژن پێشی نوێژی عەسریش ئێمە قوربانیەکان وەردەگرین بەڵام هاوڵاتیان پێمان خۆشە لە کاتی خۆی بین بۆ ئەوەی فریا بکەوین بە قەسابخانەکان بە کوشتارخانەکان بۆ ئەوەی کەوا بتوانین گۆشتێکی تەندروست و گۆشتێکی جوان و خاوێن بگەنین بەدەستی هەژاران و کەم دەرامەتان و لە هەمان کاتیشدا ئێمە مژدەشمان داوەتە ئەو خەڵکە کەوا دەتوانین هاوکاریەکانیان بگەینە بۆ غەزە بەڵام ئێمە تەنها ڕۆژی تاوەکو ڕۆژی عەرەفە توانیمان قوربانیەکان تایبەت بکەین بە مسلمانانی کەرتی غەزە و سوپاس دەبۆ خوای پەروەردیگار 335 پشک ئێستا کە ئێمە لە کەرتی غەزەوە قوربانیەکانیان بۆ کراوە و بەسەر مسلمانانی کەرتی غەزە دابەش دەکرێت مامۆستا بەڕێز لە ڕووی شەرعی و تا چەند ئەو ئاژەڵانی کە دەستنیشان دەکرێن پێویستە تایبەتمەندی ئەوەی لەگەڵدا بێت کە تەندروست بێت یاخود سەلامەت بێت یاخود نەخۆش نەبێت واتە ساک بێت دیارە مامۆستایانی ئاینی خوا پاداشتیان بداتەوە زۆر بە جوانی ڕوونیان کردوتەوە بە تایبەتی لە نۆمینەی حاجیان ئەو بەرنامەیە زۆر بە مڕەکەبی و زۆر بە جوانی دابش کرا و لە پەخش کرا لە پەیام لە شوێنەکانی تر لە مزگەوتەکان بە هەموو شێوەیەک ئەو ئاژەڵی کەوا نەخۆش بیت بە قوربانی ناشێت ئەو ئاژەڵی کەوا تەمەنی نەگەیشتی بێتە ئاستیەوەی کە قوربانی بکرێت بە تاکید مسلمانان دەزانن و قەسابەکان دەزانن ئەو ئاژەڵی کەوا کوێر بێت یاخود نەخۆشیەکی ئەوتۆی هەبێتن گۆشتەکەی تەندروست نەبێت بۆ خواردن بە هیچ شێوەیەک نابی بەڵام غەیری ئەوانە هەموو ئاژەڵێکی قەڵە و هەموو ئاژەڵێکی پخت هەموو ئاژەڵێکی تەندروست خێرێکی گەورەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی کرد و فەرمانیشی پێ کردووە دەستی ئێوەش خۆش بیاخوا زۆر سپاس دەکەم تاوەکو ئێستا کاک دانیال تاوەکو ئێستا ستافە خێرخوازیەکان بەردەوامن لەوەی کە ئاژەڵەکان پارچە پارچە بکەن و دواتریش لە زەرفی تایبەت بە دەستگای خێرخوازی بەخشینی بکەن کە بۆ هەر زەرفێک یاخود بۆ هەر خانەوادەیەک بڕی 2 کیلۆ گۆشت دادەندرێت و جگە لە 2 کیلۆ گۆشتەکە واتە 2 کیلۆ گۆشتی سافیەکە بەشێک لە چەوری ئاژەڵەکەش هەر دادەندرێت بۆ کەسانی کە خواستیان لەسەری بێت هەڵبەتە بڕیار وایە ئەمڕۆ کاتژمێر دوای کاتژمێردا بەسەر
بەشێک لە گۆشتەکە بەشێک لە گەڕەکانی شاری هەولێر دابەش بکرێت و بەشێکی دیکەشیان بەسەر خانەوادەی بێباوک و هەژار و کەم دەرامەتاندا لە نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین دابەش بکرێت.